سڵاتان لێبێت لە ڕێگای بێخاڵ ڕەواندزم دیارە بەهۆی ئەو شەپۆلە بارانبارینەی ماوەی 2 ڕۆژە هەرێمی کوردستانی گرتوتەوە. دوێنێ شەو شاخێک لە ڕێگای بێخاڵ داڕمە و مقامیەتی قەزای ڕەواندز هەر دوێنێ شەو ڕایگەیان کە شوفێران و هاوڵاتیان ڕێگای سۆران بەکاربێن و ڕێگاکە گیراوە. لە کاژمێر هەفتی بەرەبەیان تیمەکانی ڕێگاوبانی سۆران هەستاون بە خاوێنکردنەوەی ئەم ڕێگایە کە هەردوو قەزای یاخود قەزای ڕەواندز لەگەڵ شارەکانی تر وەک هەولێر دەبەستێتەوە و شوێنێکی گەشتیاریشە، گەشتیاران دەتوانن ڕێگای بێخاڵ بەکاربێن. ئێستا تیمەکانی چاکنە و پاراستنی ڕێگاوبانی سۆران لە بەیانیەکی زووەوە سەرقاڵی خاوێنکردنەوەی ئەم ڕێگا کە کەمێک پێشێستا قسەم لەگەڵ یەکێک لەو کەسانە کرد کە تیمە لێرە لە تیمی ڕێگاوبانی سۆران ئاماژەی بۆ کرد کە هەموو جار لەگەڵ مەترسیەکانی بارانبارین دادەڕمێت، بۆیە ئەوان هاوڵاتیانیش داواکەن کە ئەم شوێنە بە شێوەیەک ڕێگە چاکی بۆ بدۆزرێتەوە لەبەرەوەی لە هەموو بارانبارینێک ئەم شوێنە یاخود لە چەند شوێنێکی تری ڕێگای بێخاڵ ڕەواندز شاخەکان داڕمێن، لەوانەیە زۆر جاریش زیانی بەدوادابێت. ئێستا ئەوەی دەبینن ڕێگاکە کراوەتەوە بەشەی سەرشتەنها ئەو بەدە گەورانە ماون کە ئێستا لەلایەن شۆفەلێک کە تیمەکانی ڕێگاوبانی سۆران سەرقاڵن ئەو تەنیشتی ڕێگاکەش بە تەواوی پاک بکەنەوە و چەند ئۆتۆمبیلێکیش کەمێک پێشێستا لێرە تێپەڕین و ئەوەش ئاماژەیەکە کە ڕێگاکە ئاساییە، هاوڵاتیان دەتوانن ڕێگاکە بەکاربێنن. لە تەواوی سنووری دارەی سەربەخۆی سۆران بەڕێوەبەرایەتی گشتی پاراستن چاکردنی ڕێگاوبانی سۆران لە 2 ڕۆژی ڕابردوو تیمەکانیان لە ئامادەباشی دابوونە بۆ داخستن یاخود جیرانی ڕێگا بەهۆی ئەو شەپۆلە بارانبارینەی کە چەند ڕۆژێک بوو هەرێمی کوردستان یاخود 2 ڕۆژ بوو هەرێمی کوردستانی گرتبووەوە. ئاستەنگ لە بەشێک لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان دروست بوو. من هەوڵەدەم گفتوگۆ لەگەڵ شوفێری ئەو شوفێرە بکەم کە ئێستا سەرقاڵی خاوێنکردنەوەی ئەم ڕێگا سەرەکیە، هەرچەندە هێشتاش ئەگەر هاوکات کامێڕەمانم دیمەنەکانی سەرێتان پیشان بدە هێشتا مەترسی هەیە لەوەی کە بەشێکی تری شاخەکە بڕوخێ، بەڵام هەر بە خێرایی هەندێ گفتوگۆ لەگەڵ شوفێرەکە ئەکەم. لە کاژمێر هەفتەوە لێرە ئێمە وەکو تیمەکانی ڕێگاوبانی سۆران کەتی یەک لە کاژمێر هەفتی بیانیەوە ئەمە لە سەرقاڵی خەڵکردنەوەی ڕێگاوبانی بێخاڵی. بەڵێ مەترسی لەسەر هەیە، مەترسی سەرمە بەتایبەتی سەرمە هەیە. ئێستا ئەو شاخە لە حالەتی دەڕوخانە تەشە، هەر بەعانە شتەکە بیت بەسەمەدادا ڕوخێ، شاخەکە زۆر خەتەرە. سپاس، مەمنون، بەخێر بەسەر چاوکەم. ئەمە تیمی کەرتی یەکی ڕێگاوبانی سۆرانە کە وەک گوتی شوێنەکە مەترسی هەیە. ئەوەی بینیتان داخران دوێنێ شەو ڕێگای بێخاڵ داخرا بوو. ئێستا تیمەکانی ڕێگاوبانی سۆران سەرقاڵی خاوێنکردنەوەن و شوفێران دەتوان ڕێگای بێخاڵ ڕەواندز بەکاربێنن.